سڵاتان لەبێت بینەرانی وێستگە نیوز. تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایک لە هاوڵاتیان ئەپرسین چیان هەیە لەسەر بارودۆخی ئێستای خانە نشینان و پێویستە چیان بۆ بکرێت. بینەرمان بن. سڵاو لە جەناب. بابزانین چیت هەیە سەبارەت بە بارودۆخی ئێستای خانە نشینان. خانە نشینان لە وەزێکی خراپان لەبەرەوەی خەڵک چەند جارێ ئەڕوا، خەڵکی وا هەیە شەو سعات دووسێ ڕوا، خەڵکی وا هەیە ڕۆژە دوو ڕۆژ سەرەی گرتووە، خەڵک بۆ 200,000 ڕوا چەنەها کەس گیانی نەدەزیاوە. ئەمە شتێکە بە ئەن قەزوای لەکرێ، ئەم پارەیە کۆکرێتەوە و لێرە ئەبرێ بۆ بەغاو ئەوێ بە ئەو شیعانەی کە ئەچن لاشانیان ماچەکەن و لەو سەری شەواڵێن شیعە ئیشەکانمان بۆ ناکە و شیعە ڕێگیریمان لێکا و شیعە نایاڵی ئیشەکانمە بۆ بکە. ئەگەر شیعە نایاڵی ئیشەکانمە بکە بۆ چن لاشانیان ماچەکەن لە بەغا. پارەکانیان ئەیەنێ ئەندام پەرلەمانی وایە پارێکی خەیاڵیان بۆ داناوە بێنێ لەبەر 100 خەڵک داوای حەقی خۆیەکە، خەڵک ئاوا بڕوا قبوڵی ناکە. بابزانم پێویستە چیان بۆ بکرێ بۆ ئەوەی کە ماوەیەکی زۆر لەسەرەی وەرگرتنی مەعاشایە خودموچەکانیان نەوەستن وەک بینیمان کە چەند کەسە گیانیان لەدەستیە. پێویستە چیان بۆ بکرێت؟ خەڵک هیچی ناوێت، خەڵک ڕات بەیانی بۆ نمونە خوێنێتەوە وەزارەتەکەی یا شوێنێکیکە یا فڵان یا فیسار ناوەکانی بڵاوەکرێت و شوێنانە مەعاش وەرەگرێ، بەڵام دەیان جارە چی ئەو شوێنانە ئەڵێن وەڵا پارە نییە، بە ئەنقەس پارە نییە. ئەی بۆ چەند وەزارەتێ کە مەبەستیانە لە خیلالی کونفەیەکونیەکە پارەکانیانێن و مەعاشەکانیان بۆ سەرف بکەن. ئەمە دیارە مەبەستیانە، ئەمەش کە ئەکرێت بە ئەنقەسەکرێت. من بەڕاستی پێ دەڵێم خانە نشین هەمووی لە تەمەنایە. من خۆم خانە نشینم تەمەنم 63 ساڵە. یعنی ماقولە من بڕم شەو لەوێ بخەوم بۆ 220,000 دیلار پارە. کاکە جان بابیکەن بە دوو مانقیگە زیاکەن. ئەو شوێنەی کە خانە نشین زەختی لەسەرە 5,000 تایە بابیکەن بە 3,000 دوی نەقڵکەن بۆ شوێنێکیکە. ئیتر خانە نشین نامرێ، تاوانی خانە نشینشی تایە. کابرا تەمەنی 70 ساڵە باەکێ بک بە وەکیل وەکالەتێکی بۆ بکاتەوە بچێ بۆی وەرگێ خۆی نەچێ بۆ ئەوێ، یا بۆچی شەوە ڕوا با 4 ڕۆژ دوایەوە بڕوە وەریەگرێت. بەڵام حەقی ئەوەیە حکوومەت لایەکی تاوە لە خانە نشین بکاتەوە. لاکەر چۆن بێ لە باتی 2 بانک با 4 بانک بێ، بۆ خانە نشین بۆ عادل لە دوای دواوە بێ. ئەی بۆ حکومەت ساڵێک و 6 بانک یەمەی لەلایە بۆ نایە، ساڵێک و 6 بانگی لایە حکومەت دینارێکمان وەرنەگرتووە. شەڕی ناوخۆ یەکێتی و پارتی ساڵێک و 2 مانگ دینارێکمان وەرنەگرت. داوا لە حکومەت دەکەم، داوا لە سەرۆکی هەرێمەکەم تێگەشتی وەکو ئینسانێکی بەڕێز ڕێزی خانە نشین بگرن، با ڕێزی خانە نشین بگرن، تۆزێ لایە لە خانە نشین بکەنەوە، وەزعی باش بکەن. ئەم بندیوارێک 500,000 دینار وەرەگرێ، من بۆ 220,000 وەرگرم. چی کردووە؟ بندیوار چی کردووە؟ بەس پێم بڵێ لە بەرەی پەنجێ بکە بە مرەکەبەکە، پەنجەشەکە بە مرەکەبە بۆ ئەوان نابێ. خوازانێ یا بەچ وەزعێکیکە. ئەم حکوومەتەی ئێمە 40 ساڵە ساوایە، مەعاشی تەقاوتی نایە، هی شوێرانە نایە، هیکەم ئەندام نایە. ئەم هەموو پارەی نەوت و گاز و غاز و گومرگ و هەمووی هەیە، شی لێ ئەکرێ ئەچێ بۆ چوو. وانە ئەوە تا زاری وەکو من ئەوە تا من تەقاوتیشم لێ بەخوا من هیچم لێ لای حکومەت دینارێک، بەڵام هی وایە مرێ لە تەقاوتێکا بۆ 200 دینار. بەڵام زامتاکان پڕەکە نەبن بۆ بەغا بۆ بەرتیل دەنگیان بۆ بن. پێویستە چیان بۆ بکرێ بۆ خانە نشین؟ ئەگە بە من بێ من حکومەت بم حچی خانە نشین هەموو مانگی ملیۆنێکی هەبێ. ئەگە من حکومەت پارەکە بچێتە ماڵەوە کەی ئەمە وەسەدا دەژێت. کابرا بەستا من ئێستاکە تەقاوتی بم بم گۆشە ئەبێت 4 کەڕە بڕۆم بڕۆ بێم من نیمەش تەقاوتیم نییە بەسای خۆمەوە. وڵای بەنسبە خانە نشینەوە ئەگەر تۆ ڕاست دەوێت ئەبێ پارەکان وەکو بە ئیمێڵێک بۆ بچێتە ماڵەوە ئەو خەڵکە سەرە نەگرێت لە سەرەی خانە نشینیان مردنەوە تا 4 شەیدی وەستانی خانە نشینیمانێ سەرەی خانە نشینیان مردن داماوە. ئەمە حاڵە خەڵکی تایە
تۆ ڕۆژانە ئەچیتە بەردەمی پەنجەرەکە لێ پارە نەما ئەمە ئەنیسی بە عەداگەی میوە پارێنن بۆ خەڵک ئەمە پارەیە عەرز و داهاتی عەرز و ئاسمانە خۆن پارەی ئەو خەڵکە داماوە نان چەند 50 ساڵ خزمەتی کردو لە پێناوی ئەوانە شەر و شکست و خوار و خێز بووە ئێستا پارەکەی بەڕێک و پیکی نایەنێ کابرا لە سەری خانوشینەکە ئەمرێ داماوە سەری جێژەخوا بورێتەوە کەوێ هەتایی بەنە خەسەخانە ئەمرێ ئەمە گوناحەوە ئەمە حکومەتایەتی وا ناکرێ ئەمە حکومڕانی شار و وڵات وا ناکرێ وەڵی حەقە بەجێ بێڵن بە قورعان حەقە بەجێ بێڵن یعنی ئەو خەڵکە بێزارە ئەو خەڵکە داماوە ئەو خەڵکە هەموو کوڕی هەمووی شەهیدی هەیە هەمووی بۆ ئەمەی نەکرد کە ئاوای دێبێت لە پێشمەرگە لە خانەنشین لە داما و هەمووی بۆ ڕۆژێکی وای کرد کە بە ئاواتەوە بێتیا بژی بەڵام وڵای ئێستا بە ئاواتەوە تیا بمرێ چۆن نەبێ خەڵک ئاوا بژی نابچیان لەیەکەی خۆمە 100 جاروتیانم دەی جا ئەڵێکی خۆ بە ئەگەر ئیسە بە من و ئەم پیاوە چار کرایە بەخوا چارمانە کرد ئیتر بڵێ دەی وەڵای هەمومان بەداخۆین بۆیان دەیجا ئەڵێکی هەمومان داخمان لێیە دەجا ئیتر خۆ ئەم نێژ وتراوە ئیتر خەڵک ئیتر لە تام دەرچوو ئەو نەخ بە خەڵک باسی کرد بڵێنی ڕێزت چیت هەیە لەسەر پرسی خانەنشینی کە لە ئێستاە بارودۆخیان بەو شێوەیە و لەگەڵ ئەوشا لە ماوەیەکی کەمە چەند کەسێک گیانیان لە دەزیە وڵی ئەگەر لەسەرەوە ڕێ بگەڕیتەوە بۆ ڕابردوو بەڕاستیانی تۆ مامووی کێشەکان وەیە خەڵپانەیە خۆی بە نیشتیمان پەروەرە زانێ ئەو وڵات هەمووی بە دزەزانێ لە سەرەتای ڕاپەڕینەوە خۆی دەیان سیاری ئەو دیوە کرد ئێستا جنسەیەکی لە گیرفانەیە لە ئەوروپا بە خەڵکی نیشتیماناڵێ دەست خۆی لە هەموو کە دەستتر بووە هەچی مەکاین و سیاری وڵاتی بردووە دەیان هاوڕێم هەیە لە ئەوروپا سەر بەلایەنەکانی کەن و دۆست بن و خز منوانە ئێستا هجوومەکەنە سەر کوردستان فلان بەرپرس دزە فلان دزە ئێ باش ئەمانەیەکە لە کوردستان کێن هەموو براو کەسوکاریە و نین لە سلێمانی بێ هەولێر بێ دووەک بێ هەموو یەکێک نییە ئەم حکومەتە تورک و عەرەب و فارس دایوە بەڕێوە کوردن ئەمە بە یەک شێوە چاگرێ ئەبێ ڕازگۆ بین درۆ نەبی درۆ نەکەین لەگە خەڵکی خۆ لەگە خۆمانە بەڕاستی لە پێشاوێ لەگە خۆمانە درۆ نەکەین ئەم حکومەتەی کە هەیە بەناو ئێمە پێڵێن حکومەت ئەگەر حکومەتەیە بڕیار دەرەچێت لە حکومەتەوە دەرەچێت بۆ جێبەجێ ناکرێت ئەم داهاتە بۆ ناگەڕێتەوە بۆ شوێنی خۆی باشە پارە بۆ سیارەی جامڕەژێت باشکرا کاک باڤێڵ نووسێتی داوا لە ئینەکە لە بانکی هەرێمە کوێ ئەمی سلێمانیاڵێ ئەبێ وا بکەن و ڕێز لە خەڵگرن ئەی بانک کە پاری دیانە بێ مۆزەبێکی داما و چی بکە پارەکەی و بە سیاری جامڕەژەی بن کەس نازانێت بۆ بەغایە بن بۆ کوێ بن ئەی حکومەت پارە نانێرێ بۆم شارە ئەی باشە بۆ خەڵخان نشینە 15 ڕۆژ بەر لە ئێستا لە شوێنەکانی گەوەری گردو بۆ لێرەوە ناگیرێت هۆکارەکەین پێ بڵێ ئەمانە سەرچاوی نامەتی ئەم خەڵکەن بەڕاستی حکومڕانی بە مناڵ و بارزە ناڕوا بڕێەوە خەڵکێکە بێ حکومڕانی بکە بەڕاستی حکمی ئەم وڵاتە با بڕێەوە کەعنی کە تەجوبەی هەبێت لە وڵاتانە تەجوبە وەرگێ عیب بە بەڕاستی ئەمە سیەوەستی 1 ساڵە ڕاپەڕینە تەرجمەمان وەرنەگرێت بەڕاستی شەرمە شوورەیە کە بڵاوە کرێتەوە کابراایەکی بە تەمەنی 90 ساڵەیە حتا ساڵە لە سەری موچە وەرگرتنا گیانی لە دەزاوە ئەمە شەرمە ئەوانە بێ پێش هەموو شوێنەیە بێ کاربەدەستانی ئەم شارە نازان پارێزگار لەکوێیە ئەبواە کاربەدەستان بەڕاستی دەستیان لە کاربە کێشایەتەوە پێویستە چیان بۆ بکرێت بۆ ئەوەی بەو تەمەنەوە لەو سەر نەوەستم بۆ کاتە زۆرە بمێنەوە بەڕێزانەگە پەیامەکەم وەکو خۆیە گەێنن ئەڵێن موچە بەژناکە پارە نییە چارەسەر هەیە لە 92 ئێمە چەند هەڵبژاردن کراوە بزانە هەموو جارە 111 ئەندام پەرلەمانمانەی خانشینەکرێت دوای 4 ساڵەکە ئەم سیستەمە سەقەتە لابن لە وڵاتە بەڕاستی پەرلەمانێکی سەقەتمان هەیە ئەم لە 92 چەند ئەندام پەرلەمان خانشین کراوە بیامڕن موچەکانیان بڕن دوای 4 ساڵەکە بچێتەوە سەر لە 92 هەڵی وەشێنەوە باشترین ئیش کە پەرلەمان بیکە ئەو 111 ئەندام پەرلەمانە بە سەرۆکی پەرلەمان و جێگرەکە ئەگەر نایکەن بە نەعلەت بن ئەوە بکەن باشە هەمووی هەڵوەشێنەوە بیان بۆ خانشینانە کاگە ئەم هەموو وەزیرە 4 ساڵە 2 ساڵە بێ بۆ وەزیر سوێنێکی نایاسایی درۆ خوارد خیانەتی شەکات دزیەکە خۆی پێگەێنێ من خەڵگە بۆ نانەوەی بخواتە ساعبی دەسیارێ دوای 4 ساڵەکە بەچی کاڵێن موچەنی وەڵانی موچە وەرەگرێ داوی پەرلەمان درۆکەن یا وەزیرەکە ئەی باشە چی عنی ئەمە هەبێ بۆ ناخواردنێ بۆ چاخواردنێ لە شوێنێکە لەسەر وەرەکەی وەسڵەکەی بۆێنەوە 10 ملیۆن دلار سەر کراوە کرد 10 ملیۆن دلار شەرکەس چیان خواردو ئاڵتونیان خواردووە یا چون بۆ ئاڵتون هەڵگرتن عنی شەرمە بەڕاستی شەرمە هەندێک شتێ مەیکەن بە قیاس شەهادە مەکەن بە قیاس خەڵکێک لە وڵاتی ئێمە کاتی خۆی نەخوێنەوار بوو زۆر باشتر بوو شادێ و نەبەرز نەبوو ئێستا شادە بەرزە عەقڵ سەقەتە
بارودۆخی ئێستا خانە نشینان چۆن ئەبینی؟ ئەو پەری خراپ بێ ساحێبن کەس نییە خلیان پرسێتەوە حکوومەتەکە هیچیان ناتێ گوناح و زوڵمێکی زۆرەکە لەو خەڵقە هیوایە 40 ساڵ خزمەتی کردووە بێت دانیشە بەم پیریە دانیشە کەس دانیشە بۆی معاشێکی بەنێ 200-300-400 نەرەبێ ئاوێنێ بەو شێوەیە لە تەلەڤیزیۆن پیشانیا ئەمرن لە بەردەمی ئینە و هەموو نەخۆشن و فەقیرن و گوناحانچی وڵای خاننشینە بێت هەر کەسێ و ئەو جەماعەتێک کە زۆر ئەڕۆن بۆ ئەوێ گوناحن فەقیرانە هەیەە تەمەنی هەیە ناتوانێت بڕواوەریگرێت حقت جەماعەتێ دابنێن بڵێن لە 100 نەفەر نین 3 نەفەریان بڕۆن وەرنی ئەو جەماعەتە وەرگرن گوناحە فەقیرانە ئەوان هەمویان زۆر ئەڕۆن لەوێ ئەوەسن بەیانی زوو تا ئێوارە گوناحن لەبەرە حەقە جەماعەتێ دابنێن بکرێ بە کارتێک بە شتێک بڕۆن وەریگرن لەبەرەوە ناڕەحەتیان نەبینن لەوێ لە وەسعێکی زۆر خراپەوە تۆی بە هەموو کاتێیان بین کە لە وەسعێکی خراپان لەمای بەخش 2 نەفەر لە تەمەنەوە وەسیان خراپ وازان یەک دوان شان بەفاتیان کرد من خۆم شخصی خۆم 18 ساڵ پاشیام بڵێن سیستەمی ئەوە جیاوازە هەمووی کاتی باقی خۆی هەیە هیوادارمە حکوومەتە شەشیان بۆ بکات لەبەرەوەی هەمووی تەمێکی ئەتوان بڵێم زۆر گەوریانەیە 70 ساڵ 75 ساڵ توانێ ئەوانیە بۆستن ئەکتێکە بە سیستەمی کار بێ بۆیان باشترە چیت هەیە لەسەر بارودۆخی ئێستای خانە نشینان؟ خاننشین وڵا خاننشین ئەوە نەمەغدورن ئەمە نەمەغدورن تا خۆی گەورە بڵێ بەس ئەی گوناحنی هەموو ڕۆژدانەیەکیان نەمرێ خۆ ماڵەوابێ ژنێکی فەقیر ئێستا من خوێنمەوە 3 ڕۆژاتی و چۆ ئەکا مەعاشەکەیان ناوەتێ 4م ڕۆژ کاتوە سیارە لێیاوە وفاتی کردووە ئەمە گوناح نییە دوای 31 ساڵ ئێستا حەکم ئاوا ئەکرێ 31 ساڵ یعنی گوناحە خاننشین پێشمەرگە خاننشین من مامۆسای خۆم بۆ دوێنێ هاتووە لێرە خۆی گەورە ئاگادار بێ خۆم 100,000 میاوتی مامۆسای خۆم لە مەکتەبی ڕۆژهەڵات با ناویشی نابم چونکە گوناحە ئەمە کەی مەحکوولە 4 جار ڕۆژتەوە بۆ 5 جار ئەڵێ 4 ڕۆژە هەویەکەم حیزە لەوێ گوناحە ئاواکەن بە خاننشین یعنی گوناحە پێشمەرگە بڵێ من پەشیمانم شەڵا مەسئول منەظەمە بوومایە کاتی خۆی حیز بەحتی بوومایە پێشمەرگایەتیم نەکردای 100 جار ئەلێ لەم دوکانی خۆم وایان وتووە ئەویش حەز ناکەم ناوی بەرم ئەمە حکومڕانیە پێشمەرگەیەکی دێرین لە ساڵەکانی تا ئێستا پێشمەرگە بۆ پێشمەرگەی دانەبراو هی یەکێتی هی پارتی هەموویان ئەلێ لا من کڵاشیان وتوی خاخشەڵا مەسئول ئەو کاتە مەسئول منەظەمە بوومایە پێشمەرگایەتیم نەکردای ئێستا جاشەکان ئەڵێ جاشەکان لە من زیاتر وەرەگرن 2 ملیۆن 3 ملیۆن 2 ملیۆن و 500 فەقیرە ئەو 900 هەیە یعنی ئەمە گوناحەکەی حکومڕاییە با بزانین پێویستە چی بکرێ بۆ خانە نشینان حەجابی حکوومەت خۆی لایەکیان بۆ بکاتەوە عیبنی ئەمان حکوومەتی عێراق هەمووی حیزبەکانی لێرە بوون لا یەکێتی و پارتی بوون هیچ حکوومەتی عێراقدا نەمەزا بوو ئەمان حکوومەت بوون عیبە ئێستا ئەوان هەمووی عەرەب ڕازیە کورد ئاوا دەخوازێ شەعبێتەوە حکممان کە مەعاشی بنێ ئەوەی کە گوێویستی بوون ڕای بەشێک لە هاوڵاتیان بوو سەبارەت بە پرسی خانە نشینان تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ